بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا لە کەناڵی ئاسمانی پێم خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێیە بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە ئەم جارەیان درێژە بابەتی ڕابردوومان دەدەین کە لەبارەی مەقاصدی شەریعەوە لەگەڵ میوانە بەڕێز و خۆشەویستەکەمان قسەمان لەبارەوە کرد. هەندێک دەرفەتی پێویست بوو بۆی لەبارەی مەقاصدی شەریعە و تەطبیقاتی مەقاصد لە توێژە جیاوازەکانی کۆمەڵگە و مرۆڤایەتیە بە تایبەت لە سەردەمی ئێستاە قسە و باسی زیاتر بکەین. ئەوم مەبەستا ئەڵقەیەم جارشمان دووبارە میوانداری بەڕێز دکتۆر یاسین حەسان پسپۆر لە سیاسەی شەرعی دەکەینەوە بۆ کامڵکردنی گفتوگۆکەمان لەبارەی مەقاصدی شەریعەوە. سەرەتای بەرنامە بە گەرمی بەخێراتنی بەڕێزیانێکی خێربێن خێربێن. مەوسای بەڕێز لەبارەی مەقاصدی شەریعەوە دەربارەی ناساندن و بەشەکانی و هەندێک پرسیاری دیکە هاتە گۆڕێ ڕای زانایان و مێژووی دروستبوونی مەقاصد و ئەوانە گفتوگۆمان کرد. گرنگ بوو زۆریش ینی لەبارەی ئەوەی کە لە سەردەمی ئێستاە و لە مەجای تەطبیقاتە چۆن مەقاصدی شەریعە بناسین و بیناسینەوە و چۆن کاری بۆ بکەین. ئینشاءڵڵا لە مەڵخەیە گفتوگۆ لەبارەیەوە مەوزوعاوەنەوە ئەکەین. بۆ دەستپێک سەرەتا دێمەلای بەڕێستان بۆەوەی زمینەیەک بسازێنن بچینەوە ناو مەقاصد و بینەرانی بەڕێزی پێ ئاشنا بکەینەوە و لە سەردەمی ئێستا پرسیار بکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه وموالاه. سپاس بۆ بەڕێستان و سەحابەت بۆ ستافی کەناڵی ئاسمانی پەیام و بەڕێزان کامێرەمانەکان کە لە پشتی کامێرەون و بینەرانی بەڕێز و خۆشەویست. مەقاصد وەکو لە ئەڵقەی ڕابردووە ئاماژەمان پێکرد بریتێکێک لە بابەتە هەرە گرنگەکان لەم سەردەمەیە. هەموو ڕۆشنبیرێکی ئیسلامی، هەموو خەتیبێک، هەموو مفتیەک، هەموو نووسەرێک، هەموو بانخوازێک پێویستە کە پەی بە مەقاصد بەرێ بۆ ئێ بزانێ مەبەستی خۆی پەروەردگار لەم حکومە چییە، مەبەستی پێغەمبەری خوا سەڵلەڵاهو عەلەیهی وسەلەم لەو پەیامەی چییە، ئاەتەکان هەر یەکە مەبەست و واتایەکی و ئامانجێکی دیاریکراوی خۆیانیان هەیە پێویستە بزانرێ بۆ ئەوەی کە فتواکان هەڵە نەبن، بۆ ئەوەی کە خەڵکی و کۆمەڵگە و خێزانەکان و کۆمەڵگەی بەشەریش و ئومەتی ئیسلامی تووشی گێرە و کێشە و تەنگەژەی جۆراوجۆر نەکەین بەهۆی ئەوەی کە دەقەکەوادا بەزێنین پێچەوانە بێت لەگەڵ مراد و لەگەڵ مەبەستی خۆی پەروەردگارە. ئاماژەیەکمان کرد بە کورتەیەکی مێژووی کە مەقاصد لە سەرەتاوە چۆن هاتووە. بە کورتی من ئەرسانەکەم کە لە سەردەمی کۆنا بێگومان لە سەردەمی ئیمامی حەرەمەینی جوێنی و ئیمامی غەزالی ئەوانەوە هاتووە، لە سەردەمی ئیبن تەیمیە و هەروەها ئیمامی ئیبن القەییم و ئەو زانە بەرزانە ئاماژەی وردیان پێکردووە. لە دوای ئەوان ئەوەی کە تەقعیدی قەواعیدی بۆ کرد لە القەواعید الکوبرا، عیزی کوڕی عەبدولسەلام یەکێکە لە کتێبە زۆر نایابەکان چەند مجەلەدێکە. پاشان ئیمامی قەرافی لە کتێبی الفروقە ئاماژە بەم بوارە زۆرەکە. لە دوای ئەوانەوە ئەوەی کە ئیمامی شاتیبی لە کتێبی موافقاتە تەئسیلی کە ڕاستە کتێبەکە قورسە هەموو کەس دەرەقەتی نایە، بەڵام ئینسان ئەبێ سەبری هەبێ لەگەڵ یا بۆی کە بتوانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم کتێبە زۆر گرانبەهایەکە کە ئیحاطەی کردو بە بواری مەقاصدی بە شێوەیەکی گشتی. ئەم زانە بەڕێزانە هەموویان لە مەجای مەقاصدی شەریعە هاوڕا و باڵێن ئەوانیان مەرجنی هاوڕابن هەیانە. بۆ نمونە ئەڵێ لە مەجای تاکە لە بواری تاکە کەسە 5 دانەیە هەیە، ئەڵێ 6 دانەیە، بەس عمومەن لە کولیاتە متفقن، لە کولیاتە متفقن، لە جزئیاتە هەندێک ئەوش کە هات ئیمام الطاهر بن عاشور ئەکرێت بە پێی سەردەمەکانیشیان بیر و ڕایە الطاهر بن عاشور کە زانایەکە ئەتوانین لە سەرەتایی سەدەی 20 ژیاوە و یەکێکە لە زانا زۆر دەگمەنەکانی هاوچەرخ. کتێبی دانا مەقاصد الشەریعە زۆر نایە بوو ئەمە ئیتر تەئسیلی کرد لەمەوە مەقاصد بوو بە بابەتێک بوو بە مادەیەکی سەربەخۆ هەموو بوارەکانی گرتەوە. ئیتر لە دوای ئەوش خەڵکانێکی تر هاتووە بۆ من علال الفاسی هاتووە، علال الفاسی هاتووە لە ئەویش لە دوای طاهر بن عاشور بۆ بێگومان کتێبەکەی کە نووسوێتی مەقاصد الشەریعە الئیسلامی و مەکاریمها
ئەمە بەهۆی ئەوەی کە خۆی سکرتێری حیزبێک بووە و هەروەها پەرلەمانتار بووە و هەروەها لە قاهرە ژیاوە ئەنجا کەسێکی بلیمەت و بەتوانا بووە ئەسپی خۆی تاودا لە مەجالەکە فراوانتری کرد لە دوای ئەوە ئەحمەد ڕەیسوونی هاتووە جەمال ئەڵتەیی هاتووە یوسف خەڵداوی هاتووە خەڵکانێکی تر هاتوون لەم بوارەیە ئەنووسن بە شێوازێکی ڕێکۆپێک لە سەردەمی نوێ جیاوازە وەک لە سەردەمی کۆن لە سەردەمی کۆن کولیات دەستنیشان کراوە جوودیان بۆ ئەو بووە لە سەردەمی نوێ جزئیات تەفسیلات وردەکاریەکانش دەستنیشانەکرێ باس لە تەفعیلی مەقاصد ئەکرێ ئێستا تفعيلي مقاصد يعني وقرخصني مقاصد أكي له مباركان بون منا لبواري كومالاتي وشاكسازي كومالاتيا لبواري سياسي شرعي وشاكسازي سياسية يعني لبواري أبوري ودارائية لبواري تورق بيدراوة یان ضرور و پێویستیشە کە بازنەی مەقاصد گەورە بکرێت زۆر پێویستە ئۆتۆماتیکیە نەبێ خۆی گەورە بکرێت ئەگەر گەورە نەکرێ یعنی ئەمە سوودێکی لە نابینین بۆیە لە سەردەمی نوێیە هاتن پۆلێنێک کراوە پۆلێنەکە مەقاصدمان هەیە لە بواری تاکە مەقاصدمان هەیە لە بواری خێزانە مەقاصدمان هەیە لە بواری ئومەتی ئیسلامیە مەقاصدمان هەیە لە مەجالی ئینسانیەت و بواری ئینسانیەتە ئەمەش تەبعەن زۆر هەڵەگرێ ئەگەر ئێمە بینە سەری وردە و دەرفەت هەبێ باس وڵا هەندێک دەست پێ بکەین لە مەجالی تەطبیقاتە چونکە ئێمە زۆر پێویستمان پێیەتی بۆیە باسی مەقاصد دەکەین ئێمە لە تەطبیقاتی ژیانی ڕۆژانەمانە سوود و کەڵکی لێوەربگرین لە مەجالی ئاسی تاکە لە ئاستی بەڵێ لە مەجالی تاکە ئێمە ئەتوانین پۆلێنی بکەین یەکەم شت کە پێویستە ئاماژەی پێ بکەین حیفظی نەفسە واتە پاراستنی ئینسان ئەم پاراستنی ئینسان مەقسەدێکی کولی خۆی پەروەردگارە کە ئینسان ئەبێ پارێزراوە بێ و هەروە لە شەریعەتی ئیسلامیە بڕیار دراوەکە پارێزرا بێ بەچی بەوەی کە ئەمن و ئەمانی بۆ دابین بکرێ بۆی کە حرامە دەستدرێژی بکرێتە سەری و بکوژدێ بەوەی کە قیساسی بۆ دانراوە قیساسی بۆ دانراوە دەقەکان دێنی وەلەکم فی القیساسی حیات یا ئولی الألباب پاشان ئەم ئینسانە بێ پارێزرێ لە غەرق بوون لە نقم بوون ئەم ئینسانە بێ پارێزرێ تەسەمم ژەهراوی کردن ئەم ئینسانە ئەبێ پارێزراوە بێت لە هەر شتێک کە زیان بە ژیانی ئەم مرۆڤە ئەگەێنێ هەر شتێک زیان بە ژیانی بوونی ئەم مرۆڤە ئەگەێنێ پێویستەکە پارێزگاری لێ بکرێ و هەروەها جگە لەوەش پێویستەکە تەوفیری یاخود خۆراکی بۆ بەرهەم فەرەهەم بکرێت خواردن و هەروەها ئاو و هەروەها پێداویستەکان مستەلزەماتی طبی وەکو ئەمڕۆ باس پێداویستەکانی نەخۆشخانە کاتێکە نەخۆشەکەیە جگە لەمانە ئازادی تاکە کەسی ئەوانەیە لەم سەردەیان پیانەوترێ بەندەکانی مافی مرۆڤ بەندێک ئەوەی ئاماژەی پێکەین لە مەجاڵی ئینسانەکە ئەگەر دەرفەتە لە مەقاصد بەڵێ لە مەقاصدا ئێمە ئاماژەی پێکەین لە حڕیەتی شخصیمانیم حڕیەتە شخصیە خۆی پەروەردگار کەفالەتی کردو بۆ هەموو ئینسانێکە ئازاد بێت مرۆڤەکان بە ئازاد بن لە بژاردەی خۆیانە ئازاد بن بێگومان لە سنوورێکایە بە هەڵە لێمانتیان نەگەن ئازادی کاتێ وجودی هەیە کە کۆتوبەندە بێت بەرامبەر بەچی ئازادە بێ گەر کۆتوبەند نەبێت وەکو ئەلمانیەت کاتی وجودی هەیە کە دین هەبێت کە دین نەما دین و دەوڵەت چۆن لە یەکجاکێتەوە وانە ئەلمانیت خۆی بۆ خۆی نامێنێ ئازادی کاتێ هەیە کە کۆتوبەند هەبێت کە کۆتوبەند نەبوو قیود نەبوو هەندێک پەرچ و بەرپەرچ و ڕێگری نەبوو هیچ ئازادیەک نامێنێت بۆیە ناتوانین بڵێ ئازادی ڕەها هەیە لە هیچ یاسایەکە لە مەجالەیە زۆر ڕەخنە لە مسلمان و کۆمەڵگای ئیسلامیەکان و وڵاتە ئیسلامیەکان دەگیرێ بوون منە بە درێژایی مێژووی لەوانەیە لەم بابەتەیە زۆر ڕاست قسە لەسەر ئەم مەجالەت چۆن تەوزیح بدەین بۆی بە خەڵک بڵێن لە مەقاصدی شەریعەیە پانتایی ئازادی ئێمە ئەوەنداڵین خۆی پەروەردگار لە قورئانە کە لەگەڵ سەیدنا ئیبراهیم ئەکوێتە وتوێش ئینی کە سەیدنا ئیبراهیم بە کوڕەکەی ئەڵێت بە ئیسماعیلی کوڕی ئەڵێ یا بە ئیسحاق بە خلافێکی تایە بە کامیان ئەڵێ إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى قال يا فانظر ماذا ترى أفهمه فانظر ببي بروانة شيء أبينيت آية رازيت كمن سر برم فرمانك خوي پروردگار كل خواب وم هاتو جب جيكم ياخو رازينيت سيدنا إبراهيم فرماني خوي هاتو كجب جب كله بلا مجالي أزادي شيء ببرام بركة ككية ككركيتي أفهمه فانظر ماذا ترى عقوبات لقلب هداشت كان کاتێ تەڕەتوب ئەکا کە ئازادی هەبێت من کە بە ناچاری گوناهێ بکەم نابێت تۆڵم لێ بسەندێ کە ئیکراه بکرێم ناچار بکرێم لەسەر ئەنجامدانی تۆڵەیە
گوناهێک نابێت تۆڕم لێ بسەندێتەوە. ئەسڵەن تەسلیم بوون و بابەتی مسلمان بوون هەر بۆیە کاتێ ئینسان بە ئازادی چاکەیەک بە ئەنجام ئەگەێنی خۆی گەورە پاداش دەداتەوە ئەگەر بە مکرەهی و بە ناچاری ئەو نابێت. ئێستا مەجالیەوەمان نییە گەرگونچە ئەتوانین لە فرسەتێکی لە باسی ئازادیەکان بکەین. پاشان دووەم بریتێ لە پاراستن پای خۆت پارێزگاری لە عەقڵ. عەقڵی ئینسانێکێکە لە مەقسیدەکانی ئاینی پیرۆزی ئیسلام، یەکێکە لەو 5 مەقسەدە ضرورەیە کە پێویستە پارێزگاری لێ بکرێت. لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ پاراستنی عەقڵ هاتووە چی کردووە؟ هەو شتێکە کە ئینسان سەرخۆشەکە کە ئینسان بەدهۆش و بێهۆشەکات حرامی کردووە، دەستی لێ هەڵبگرن و لیدو بکەنەوە بەتاقەکان ئاماژەی پێکراوە. پاشان لەسەر ئینسان پێویستە کۆمەڵێک چالاکی و مەهاراتی عەقڵی وەکو فێربوون وەکو پەروەردەکردن ئەرکە لەسەر ئینسانەکان کە هەوڵ بن ئەم کارانە دەستەبەر بکەن و جێبەجێ گرنگە هەر لە مەجالەیە بمێنینەوە. پرسیار بکەم یعنی ئێمە زۆر پێمانەڵێن یعنی ئێوە خۆتان تسلیمی کۆمەڵێ دەق کردووە دەهایەت و فەرمودەیەوە هەر چۆن هەیە ینی با بڵێن ئەو هیچ با بڵێن عەقڵگەرایی تیان ناکەن، هیچ لێکۆڵینەوە و دیراسە و لەگەڵ زەمەن و فڵان و ئەوەیان تیان ناکەن. هەر ئایا ڕاستە ینی دین بەم شێوەیە مامەڵە لەگەڵ عەقڵەکە ئایا ئەمە مەقاصدی شەرعیە هیچ مەجالێکی بۆ با بڵێن ژیری و بابەتان یەکێک لە مەقسەدە زۆر گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بریتە لە پاراستنی عەقڵ. بە ئەندازەیە کاڵێ خۆتان سەرخۆش مەکەن، خۆتان بەدهۆش مەکەن، خۆتان بێهۆش مەکەن، شەراب مەخۆنەوە لەبەر ئەو حاڵەتەیە. لە بەرامبەر دەق و فەرمودەکانە لە دەیان شوێنە لەعەلەکم تعقیلون ئەفەلا يتدبرون القورآن بە پێچەوانەوە ئاینی پیرۆزی ئیسلام هانمانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی ئیجتیهادکەن، ئەفەرمی کوششکەن، ئەفەرمی بچن بەرەو ئاسمانەکان. ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بایەخیداوە بە بواری عەقڵ. ابن تەیمیە بەڕەحمەت هەنگاوێکە بۆ بەکارهێنانی ژیری زانای پایەبەرز ابن تەیمیە بەڕەحمەت بێ کتێبێکی هەیە، کتێبێکی زۆر گەورە و عملاق و نایابە، دەرء التعارض بین العقل والنقل. ئێمە لە ئیسلامە گەشتونەتە ئەم نەتیجەیە، هیچ ناکۆکیەک نییە لە نێوان دەقێکی صحیح لەگەڵ عەقلێکی صریح، دەقێکە صحیح بێ عەقلێکە صریح بێ، ئەم دوانە یەکدەنگن. شەریعەت بۆچی هاتووە؟ بۆ ئەوە هاتووە کە بەرژەوەندی ئینسانەکان دەستەبەر بکات. عەقڵی زیندوش پێویستە تەسلیم بەم بوارە ببێت کە بەرژەوەندی ئینسانەکان دەستەبەر بکە. لەوە کە تێپەڕێ شتێک بە زۆر پسە پێندێ بەسەر عەقڵایە بە ئاخێندێ بەناو عەقڵا، ئەمەیان حاڵەتێکی جیاوازە. ئەگینە هیچ دەقێکمان نییە، هیچ حکمێکمان نییە پێچوانە بێ لەگەڵ عەقڵا. جاری وایە ڕخنە لە بواری میراثەگرن، میراتی فەرائید لە ئیسلامە، وەرە لێ بکۆڵەرەوە بزانە ئایا ئافرەت زیادە بە یاخۆت پیاو. لە دەهێن شوێنە ئافرەت لە پیاو زۆر زیاتر بە، جاری وایە دایک زیاتر بە، خوشک زیاتر بە، خوشکی باوکی زیاتر بە، خوشکی دایکی باشە، خوشکی دایک و باوکی زیاترە بە لە هەندێک لە پیاوەکان. خۆ پیاو تەنها کوڕ نییە، یا ئافرەت تەنها کچ نییە، دایکیش هەیە، خوشکیش هەیە، بە ئەنواع و نەنکیش هەیە، هەموو ئەمانە میراتەگرن. لە زۆربەی شوێنەکانە ئافرەتان لە چەندین شوێنە ئافرەت زیاتر ئەبا لە پیاوان. ئێمە ئەگەر بە عەقڵش لێکی بیتوانێ فەرمووەرە ئیستعدادی ئەومان هەیە. بۆیە مەجال لە عەقلەکە وەکو جەناوە باسە کرد ئەکرێکە مەسەن قسەی زۆر هەڵەگرێ ئەکرێ قسەی باشی لە بارۆ بکرێ. لە مەجالی عەقڵا پێویستە کە ڕێگری لە ئینسان بکرێت کە معاند بێ، کە مجادیل بێ بە جەدەلێکی عەقیم، کە مکابەرەی نەبێ، کە لوودبەرز نەبێ، کاتێککە حەقیقەتێک وەرەگرێت تەسلیم ببێت، کاتێککە پرسیار بکە بە دوایە فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون. لە ئاینی لە ئیسلامە پێویستە محارەبەی تەقلیدێکی ئەما بکرێت، لاسەرکردنەوەیکی کوێرانە. پێویستە ئینسان دەروێژ نەبێ بە واتای تەسلیم بوون و بە واتای کۆیلەیی و بە واتایی دەست لە عەقڵ و ژیری خۆی هەڵگرێ کەسێک بێت چی پێکا پێ بکە. جا دەروێشایەتی حیزبی بێت، دەروێشایەتی مەجالە دەروێشەکە بێت، دەروێشایەتی دەروێش بێ بۆ کەسێکە مامۆستایەکە، کەسێکە سەرکردەیەکە، کەسێکە ئەوەیەکە، فەرق نییە لە بینی دەروێشەکان. ینی کەسێکە دێ دەروێشتی ئێستیغلالەکە بۆ دنیای خۆی، پارەی لێوەرەگرێ بۆ کۆشک و ڤیلای پێکۆ بنێوانە. هەر کەسێکی تر لە حیزبێکە یاخۆت بە هەر ناوێکی تر بە ناوی سەلەفی بێ، بە ناوی سۆفی بێ، بە هەر ناوێکی تر بێ، ئێستیغلالی خەڵکیکە بۆ خۆ دەوڵەمەندکردن پاریان لێوەرەبگرێ هیچ نییە. مش خۆی کردو بە دەروێش و خۆی کردو بە سەید بەسەریەوە. ئینسان
نابێت عقلێتێکی دەروێشانە بێ دەروێشانە بە معنای تەسلیم بوون یا هینی کوێرانە مەبەستم پێوە نییە کە هێرشکەمە سەر دەروێش ئەو دەروێشەی کە ئەمڕۆ هەیە و کە بە عتیقادی خۆی خۆشتێکی چاکە خۆی بۆ خۆی ئازادە. خاڵی ترمان هەیە لە مەجای تاکە بریتە لە تەدەیون پاراستنی تەدەیون ناڵێن دین ئەڵێن تەدەیون یعنی ئەڵێن دینداری نەک دین چونکە دینداری پێوەستە بەکیەوە پێوەستە بە تاکەوە وەرگرتنی عەقیدەیەکی ڕاست و دروست کە ئەمە زۆر گرنگە مامۆستایە زۆر گرنگ کە ئینسان عەقیدەیەکی ڕاست و دروست هەبێ. من بۆ ئەوەی سەرڕاست بم بۆ ئەوەی کە خواپەرستێکی چاک بم پێویستە کە خوا بناسم وەکو ئەوەی کە هەیە عالیمە بە ئەمری خوا هەیە عالیمە بەخوا هەیە عالیمە بە هەردووکیان. ئەوەی کە عالیمە بە ئەمری خوا بەس لە ئەحکامی خوای پەروەردگار شارەزارە بەس جێبەجێ ناکە ئەمە فاسقە ئەمە فاجرە. هەیە عالیمە تەنها بە خوای پەروەردگار علمی بە ئەحکام و شەریعەت و ئەو جۆرەشتانە نییە ئەمش عابیدێکە بەڵام شارەزایەکی ئەوتۆی نییە. بۆ ئیمامی غەزالی فەرمێ قەسەمە ظەهری ئیثنان عالم متهتك وجاهل متنسق عليه پشتی منیشکاندووە زانایەکە کە عیبادەتی نییە نەزانێکیشە کە عیبادەتی زۆرە ئەڵێ هەردووکیان پشتی منیشکان بەڵکو ئینسان لەبێت چی بێ عالم بێ بەخوا و بە ئەمری خوا عالم بێ بەخوا و بە ئەحکامەکانی خوای پەروەردگار. ئینسان کە زانی کێ پەرستێ چ زاتێکە خوای پەروەردگار یەکتر تووشی هەڵەوکەم و کوڕی نابێت گرفتەکانی بۆ چارەسەر ئەبێ چونکە تەسلیم ئەبێ من کە تەشمین ئەبێ کە تۆم ناسی ئەزانم چۆن مامەڵە لەگەڵا بکەم ئەو کاتە لە هەندێک شتێ نیگەران نابم هەندێک شتش ڕەنگە لەوانەیە وەکو ئەوەی کە پێویست بێ جێبەجێ بکەم. بۆی ئەوە کارێکی پێویستە عەقیدەیەکی جەوهەریمان هەبێ پاشان ئەتیمادکردن لەسەر قورئان لەگەڵ سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاشان فۆکسکردنە سەر نەظەر بە دوواداچوون لەگەڵ ئیستدلال و بەڵگەهێنانەوە. فانظروا قل سيروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق ثم الله ينشئ النشأة الآخرة. خوای پەروەردگار ئاماژە ئەکا پێمان هانمان ئەدا بۆ ئەوەی کە بە دوای شتا بچین. شەک یەکێکە لەو یەکێکە هەت لە مادە عالەمیەکان کە ئەمڕۆ قسەی لەسەر دێت. ئیمامی غەزالی کە لەوانی کە بە مەرحەلەی شەکا تێپەڕیوە کە ئەفەرمێ من لم يشك لم ينظر من لم ينظر لم يبصر من لم يبصر بقي في العمى والضلال. هەر کەسێ شەکی نەبێ تێڕوانین نابێ کە تێڕوانی نەبوو دیتنی نابێ و سەرنجی نابێ کە نەیبوو لە کوێری و لە نابینایی و لە گومڕاییە ئەمێنێتەوە. بۆیە ئێمە ئەبێ بە دووادا چوونمان هەبێ واتە نەظەرمان هەبێ واتە ئیستدلالمان هەبێ بە دوای بەڵگەکان بگەڕین بۆ ئەوەی کە بتوانین عەقیدەیەکی ڕاست و دروست و سەلیممان هەبێ. پاشان ئەبێ ئینسان دوورکەوێتەوە لە موالی لە مەجالی دینداری خۆیان لە کەبائیر وەکو شرک وەکو ڕیا پاشان التزام کە بە ئەخلاقیات وەکو سێدق ڕازگۆیی وەکو وەفاداری وەکو سینە فراوانی وەکو لێبوردەی. مەقسەدی شەریعەت لێرەیە چییە بۆ ئەوەی ئینسانەکە لە دامەزراوەی یا مطمئنیە ئینسانێکی مستەقیم دەرچێ تۆ کە عەقیدەیەکی سەلیمە هەبوو تۆ کە پەیوەندیەکی جوانێ لەگەڵ خوات ناسی کە یەخوا ناسی ژیانی مەبدەئی بوون مامۆستا زۆر خۆشە. یعنی تەسلیمەوی بە خوای پەروەردگار ئیتە حاڵەتی دەرونی شڵەژان شپرزی ئەم حاڵەتانە بۆ دروست نابێت. تۆ سەیری مەسەلەن ئەگەر ئەمە نمونەیەکی پێبێنینەوە کۆمەڵگەی مەککە چۆن ئەژیا پێش هاتنی پێغەمبەر لە دوای ئەنی ئەمە ئەگەر بۆ بینەرانی ئەوە سێری ئەو فەرقەکە سێری ئەو تەوحیدە سێری ئەو دوورکەوتنەوە لە شیرک سێری تێکشکاندنی بتەکان سێری ئەخلاقە جوان و پەسەندەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە نایبووتە یعنی چی دروست کرد ئیمامی عومەری لە چیەوە کرد بەچی ئەوە کریستەڵی لە چیەوە کرد بەچی خالدی کوڕی وەلیدی لە چیەوە کرد بەچی زیندە بە چاڵیانە کرد لە دوایە ئەگریان کە ئەو کارەیان و ئەنجام گەیاندووە یعنی ئەم ئیثارە ئەم تەباییە ئەم برایەتیە ئەم مەحەبەت و خۆشەویستیە ئەوەی پێغەمبەری خوا کردی صلی الله علیه و سلم معجوبە بوو. یعنی ئەمە ئەم شۆڕشێکی مرۆڤایەتیە شۆڕشێکی ئەخلاقیە شۆڕشێکی ئابووریە شۆڕشێکی عەتیقادی و بیر و باوەڕیە لە هەموو مەجالەکانە شۆڕش بوو ئینقیلابێکی گەورەی هێنا بەسەرها. بۆیە ئەڵێن محەممەد صلی الله عليه وسلم خێر و بەرەکەت بووە نەک بۆ موسڵمانان بۆ غیرە موسڵمانەکانش هەموو شتێک خۆشیانەویست دار و بەرد کافرەکانش لە ناخی خۆیانە عینادی و مکابەرە و لوتبەرزی وای لێکردن کە دانی پیانیانە بە پێغەمبەر ئەگەر دەست بەرداری دین بین لە مەجالەیە مەقسەدەکەی نەپێکێ و دەستی پێوە نەگرین بەپێی جیاوازی زەمان و مەکان شێ کۆمەڵگەیەکی لەم شەوەیە بگەڕێتەوە بە ئەو سەردەمە و
زۆر خراپتر چونکە لەو سەردەمەیە هەندێک ئاداب و ئەخلاق هەبووە لە کۆنا پەیوەست بوون پێیەوە بەڵام لەم سەردەمەیە و ئاداب و ئەخلاق لەگەڵ ڕەنگە لە نێو کۆمەڵگەکانە نەمابێ بڕۆ بۆ ناو هەندێک مجتەمع و هەندێک کۆمەڵگە کە دینیان نییە بزان لە چه فەوزایەکان ئێمە سەیری شاشەکانەکەین لە شاشەکان و خەڵکە بینین لە هەندێک شوێنە ئەگەر کارەبا بکوژێتەوە سەدان هەزار دزی ڕوئەت بڕۆ هەندێک ویلایەت خۆ ئەگەر چەکە پێ نەبێ ناتوانانی بژیت من کەسێک هاتبەوە کەسەکە کە فکرێکی ئەلمانیشی هەیە پەرلەمانتار بوو لە وڵاتەیە وەختی خۆی کە لە بەغابن پێکەوە ئەچینەوە هاتینەوە ئەو ژیانی لە وڵاتەیە هەیە لێ شوێنێکی ترانیە وتم بەوتی من لە بریتانیا بووم کچەکەم لە پۆلی 15 ساڵە لە پۆلی نۆ بووە لە مەرحەلی لە پۆلی نۆ لەوە نەبووە وتی کە ئەچم ئەیبەم بۆ قوتابخانە بێ خۆمیەوە بۆ قوتابخانە لەبەر شەلاتی و شەقاوەکان ناتوانم بە تەنها بینێر ئەڵێ چووم بۆ خەسەخانە وەڵڵاوە بیللای سوێنی ئەخوارد کە 13 ساعات چاوەڕێی کردووە تا عیلاجێکی بنێ 13 ساعات عیلەتێ یعنی ڕەنگە ئەوەی ئەووا بوو بێ لە هەندێشنی تراچاگۆ بێ گرنگ ئەوەیە کۆمەڵگەکان ئەگەر کە مجتەمەعی ئەوروپی هەندێکیان پەیوەستن بە دین و ئاداب و نەریت و ئەم جۆرەشتانی خۆیانەوە بەڵام هەندێک کۆمەڵگەی تر هەیە کە هیچ دینێکی نییە ئەنوا ئاشتە خوۆن ئەنوا نەخۆشیان تایە یعنی ئینسان سوپایەک کە دینی نەبوو کە ئەخلاقی نەبوو کە قیەمی نەبوو ئەنوا نەخۆشی نەفسیان هەیە ئەڕوا چی بێت ئەیکات یعنی مناڵە کوژێ ژنە کوژێ بێشکە ئەسووتێنێ ئاژەڵە کوژێ دارت ئینسان خۆ بێ گەر دینێکی نەبێ یعنی بحرف واحد ئێمە ئەتوانین بڵێن ئەخلاق لە بەرامبەر دینە مەسئولیەتی هەیە کە دین نەما ئەخلاق بەهایەکی نامێنێت کە دین ئەگەر دین سەرچاوی ئەخلاق نەبێ ئەخلاق هیچ بەهایەکی نامێنێ ئەمەش جەدەلێکی هاوچەرخە قسەی زۆری لەسەر هەڵ ئەگرێکە قسەی زیاتی لەسەر بکرێ خاڵێکی تر کە ئێمە پێویستە بایەخی پێبین بریتە لە عیرض واتە لە ناموس من یە قساکەم لەم مەجالەیە ناموسی ئینسان طبعا جاری وایە لە ئینسانەکە خۆی گەورەترە لە کۆمەڵگەکانیشە هیوا هەیە تانەیەکی لێ دراوە لە ناموسی ئافرەتێکە چۆ خۆی سووتانەوە چکە تانە لە ناموسی دراوە ئامادە بۆ گیانی خۆی بسپێرێ خۆی بکوژێ بۆی تانە ناموسی نەتێ لە ئیسلامە بۆ قەتل دوو شاهید پێویستە دوو شاهید سابتە بێت بەڵام لە مەسئلەی داوێن پیسیە ئەبێت 4 شاهید هەبێت بە درێژایی مێژووی ئیسلام هەتا ئێستا هیچ کەسێک نەبووە بۆ تێمە زینای کردو داوێن پیسی کردو 4 شاهیدەکە هاتبێت شتێک کە ڕووی یابێت لە شام لە سەدەی مۆغیرەیە 4 کەس بینیان لەگەڵ ئافرەتێکە بوو لە حاڵەتێکی نەخوازا لەگەڵ ئافرەتێکە بوو بەدناو بۆ خراپ بوو ئەو ئافرەتە لەو ئافرەتە هاچوو کە لەگەڵ ئەما بوو لەو کاتەیە خۆی ئەمان مخالیف بوون کە چوونەتە ژوورەوە و لە دەرگایان نەیەوە و تەمەن مخالیف بوون بەڵام کە شتەکان بینی سیانیان هاتن وتیان کاکە ئێمە بینیمان لەگەڵ ئەو ئافرەتەیە بوو یەکێکیان وتی واللهی من هەر بینیم هیچی وام نەبینی هەر لەم ئەڕە ئیلا ئەرجولا تەتەحەڕەک ئەمە لە مێژووە سابتە لە کوتوبەکان هەمووی هاتووە دوایی ئەو سیانی تر کە ئەم وتی مرد خاچم بینی و جوڵاو شتی ترم نەبینیوە سیانێکی تر جەڵدایان لێدرا لە دوای ئیسباتیان کرد کە بغیرە چی بووە ئەوەی کە خێزانەکەی بووە کەمێک شێوەی چۆتە سەر ئەو کەمێک شێوەی چۆتە سەر چی پرسیارەکە ئەمەیە بەو سەختیە مەقسەدی شەریعەت یعنی ناموس مامەڵە بەو مەقسەد کەرامەتی ئینسان ناموسی ئینسان لە کۆمەڵگە ئەبێ پارێزراو بێت شکۆی ئینسان ئەبێ پارێزراو بێت ئەوە واریدەوە جنابی مامۆستا کەسێک هاتوو بۆ لای پێغەمبەر بە پێغەمبەری وتووە کە مەسەن زینای کردووە پێغەمبەر وتوێتی نەتکردو بەڵێ بڕۆ فەرمێتی بڕۆ دوایی گەڕاوەتە فەرمێتی بڕۆ دوایی گەڕاوەتی من هەرمێ پاک بمەوە ئەگەنە ئەسڵ وایە کە ئینسانە سەتیکە کە بیشارێتەوە ئینسان زۆر گرنگە یعنی بە بەهاتری مرۆڤ بەهاترین زیندەوەر مرۆڤە ئیخوای گەورە کە فەرمێ هو الذي خلق لكم ما في الأرض جميعا خلق لكم ما في هەرچی لە زەویایە بۆ ئینسانەکانی دروست کردووە ونفخت فيه من روحي بۆ ئینسان یکە لە ئاەتەکانی خۆی پەروەردگار ئینسان پیرۆزە پیرۆز چییە هەشتێ لە خۆی پەروەردگار نزیک باتەوە پیرۆزە لەبەرێکە لە ئاەتەکانی ئینسانەکە ئەم ئینسانی خوڵقاندووە بایەخی پێداوە ئاینی بۆ ناردووە پێغەمبەرانی بۆ ناردووە پەیامی بۆ ناردووە ئێمە لە ئاستێک ئیمام سەعباس یەکێک لە زانایان ئەفەرمێن من بەلەغەه القورآن فقط كلمه الله کەسێک کە قورآنی پێ بگانی خۆی پەروەردگار کە قسەی لەگەڵا کردووە بۆ ئێمە کە دەرسەڵێنەوە بۆ خۆشمان لە پێشە ئەڵێن کە قورآنە خوێنینەوە خۆت بکە بە مخاطب خۆی پەروەردگار لەگەڵ تۆیەتی لەگەڵ تۆ قساکە بەم نەزعەوە بەم نەزەرەوە بەم سەرنجەوە تۆ قورآن بخوێنەرەوە بۆی ئینسانە بێ ڕەوشتەکە وەکو قورآن وابێ
ئەم دینداریە کە سابت بوو لە کۆمەڵگەیە زی نامێنێ ڕاوڕوود نامێنێ من زۆرم پێسەیرە دەسەڵاتی سیاسی لە وڵاتی خۆمان لە وڵاتانی ترش بۆ بایەخ نایان بەم دینە بۆ بایەخ نایان بەم بوارە بۆ ئینسانێکی ئاوە پەروەردە ناکەن بەم ئامانجە بەرز و جوانانە ئەم ئامانجە بەرز و جوانانە کە ئەم ئینسانە بترسێ لە خوا ئەم ئینسانە چی پێ بسپێرە وەرە ئێستا زۆرینەی هەرە زۆری خەڵکێک لە وڵاتانە دەسەڵاتدارە و بەپرستە و شتی لە بەردەسایە بڕۆ بە دواداچوونی بۆ بکە بزانە گەندەڵی هەیەیانەتی چی وا لێکا کە گەندەڵی نەکەی چی وا لێکا ملیارەها دۆلار لەبەر دەستان نەبێت دەست نەبێ بۆ دۆلارێکی چی دوال لێکا کە شتێک بدۆزیتەوە لەم ماوەیە بڵاویان کردەوە ئافرەتێک ئاڵتونێکی زۆری داناوە لە شتێکە دایناوە شتەکەی فڕیاوە خۆڵە ئەمەلێ بردوێتی ڕژاوە و دوای کرێکارێک دۆزیوێتەوە و فرۆشتوتی و خانووی پێکردووە و خۆی گەورە هاتووەتە خەوی ئەم لە خەوە بەم کوڕیان و تووە بەم کرێکارە ئەو ئاڵتونەی خۆت نەبوو کە دۆزیروی فڵانە ئافرەتە لە خوا پێوتاوە باسێکن لە دەوری هەولێرە نازانم چۆنە ڕێک چووە بۆی بردوێتەوە چیوا لەم ئینساناکە پارێکیاوە 16 دەفتەر بدۆزێتەوە مناڵێک لە سێ سایق گەنجێکە تەلەبەیە لە 6 دەرچووە توانای خوێندنی نییە ئەڕوا بۆ شوێنێک خوێنێ هیچی پێ نیە هیچی نییە پارێکی زۆری دۆزیوەتەوە هەڵی گرتو بردێتەوە بۆ خاوەنەکەی باشە ئەگەر دین نەبێت چیوا لە ئینسانەکە ئێمە بانگەشە بۆ ئەماکەین بۆیە دینداری یەکێکە لە مەقسەدی ئەسمای شریعەتی ئیسلامی پێویستە لەم مەجالەیە کە باسی ناموس و شەرەفەوە بابەتانت کرد دین زۆر جیاوازی لەگەڵ ئەوەی کە لە ئەوروپا و خۆڕۆژاوا هەگوزەرێ ینی ناموس بەشێک نییە لە ئازادیەکان کە لە ئەوروپا مارەساکرێ بە ناوی ئازادیە وەڵام دین زۆر هێڵی هەیە مەسەرن لەم مەجالەیە بۆچی ئەم تەحفوزە پێویستە لە ناو کۆمەڵگەیەکە یەکێک بێت لە مەقاصد مەقاصد لەبەر ئەوەی ئینسان خۆی مقدسە و خۆی پیرۆزە لەبەر ئەوەی لە کۆمەڵگەی خۆمان و مسلمانە کە تانەتدا لە ناموسی کەسێک ئیتر ئەو کەسە نەکەس ژنیاتێ نەکەس کچشی ئەخوازێ و دوورژ نییە ئەبێ بە ماوەی مایی کێشەیەکی زۆر زۆر گەورە ناو خێزانەکە و ناو کۆمەڵگە ئەوش لەوانەیە وەڵامی ئەو باتەوە ئەوش لەوانەیە وەڵامی ئەو باتەوە ئیتر ئەمن و ئەمان نامێنێ لە کۆمەڵگەیە قودسێتێک نامێنێ ڕێکارە و بەها باڵاکان نامێنێ کە شیرازە پسا هەموو شتێک ئەپسێت کە شیرازە پسا هەموو شتێک ئەپسێ بۆیە پیاو ئەو پیاوەیەکە خاوێن بێت لە ئیسلامە یاڵین لە قورئانە ئەگەر مەجال هەیە باسیکەم پیاو بە سێ دەستەواژە هاتووە یەکەمیان پیاو ئەوەیە کە سادق بێ و ڕازگۆ بێ من المؤمنین ڕیجال صدق و ڕازگۆیە لەگەڵ دینە یاخود ئەفەرمێ لە شوێنێکی تافی ڕیجال يحبون أن يتطهروا صفتێکی تری پیاوەیەکە خاوێن بێت صفتێکی تری پیاوەیە چی بکە کە ئەهلی ذکر بێت رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة بو أوي كإنسان خاوين بيه بو كإنسان صفتي بياوتي تابت بو إنسان كشكوي بارز رابك كسكا إنكي مقدسة بيوستا كرامتي بارز بيوستا ناموسي بارز لمجالي فردا هيش من ما لمجالي فردا يكشتك من معه أوش ماله مال بيوستا بارز رايد بله يكم شت كبيوستا بارز رايد لمال بكريبتشيه بالرواج ڕوازدان بخێتە ئیش و کار و کەسابەتەوە ژوورێکی میوان کە ئەهێنرێت من و تۆی کڕین بە 10 وەرەقە 15 وەرەقە 20 وەرەقە زەکاتی لەسەر نییە بۆ چونکە من ڕەواجی پیا کردووە ڕەنگە دەیان کە سوودیان لێبینیوێ ئەوەش کە بزمارەکەی دروست کردووە کە تیرەکەی دروست کردووە سوودی لێبینی ئەوەی کە حەماڵەکەکە دارتاشەکە ئەوەی کە دروستیەکە ئەندازیارەکە ئەو لۆرەی کە ئەیگوازێتەوە ئەوەی کە ئیکڕە ئەوەی کە ئیفرۆشێ شاگردەکە دەیان کە سوودی لێبینێ بۆیە زەکاتی لە ناکەوە پارەیە بەس ئەگەر هەر ماڵێک بێ و دای بنیت پارەیە بێ ئاڵتون بێ ئەوە بێگومان زەکاتی لێکەوێ پاشان بیپارێزی لە فەوتان لە تەلەف بیپارێزی بۆیە غەشکردن حرامە بۆیە دزی حرامە بۆیە خواردنی ماڵی یەکتری بە باتڵ بە ناحەقی حرامە دزی لە ئیسلامە کەسێک کە دز بێت کۆمەڵگە بشێوێنێت ئەمن و ئەمان نێڵێت خەو لە چاوی خەڵکی بتۆرێنێت مەبەستەکەیشی پارە نەبێ محتاجش نەبێت ئەم دزە دەسێ بڕێت ئەم دزە دەسێ بڕێکە هێمنایەتی کۆمەڵگە لە ناو ئەبا یەجاری وا هەیە لە شارێکە یەک کەس ئەتوانێت هێمنایەتی نێڵێ لە وڵاتەیە ئەمە ئەگەر گرتت ئەگەر لەبەر هەژاری بۆ حکومەکەی جیاوازە سەردەمەکەش جیاوازە ئەگەر لەبەر و خوێسە ئەگیرێت و ئابڕوشی ئەبرێت و سزنش ئەکرێت جاری وایە 10 ساڵ لەسەر دزیە جاری وایە 5 ساڵ لەسەر دزیەک وەیە لە میسر گەنجێکی پیشان نا لە تەلەڤیزیۆن و لە یوتیوبوانە فێری دزینی مۆبایل بوو نەیەتوانی واز لە خۆی بێنێ ناچار لە شوێنێکە ئیشەکەت شوێنی کەتەر و ئەم جۆرەشتانەیەنی
ئەشیای سیارە و مایارە و نازانم مەکائین و ئەو جۆرەشتانەوە چوو دەسی خۆی بڕی دوایی بە یەک دەسەرە چوو دزیە کرد چوو دەسەکەی تری خۆشی بڕی وتیان بۆ هاتە لە مقابلەیان کرد لەسەر تەلەڤیزیۆن وتی لەبەر ئەوەی کە دزینەکەم جارێکی تر خەڵک تەواو بێزار بوون هەراسان بوون لە دەستم لەبەر ئەوە خۆشم خۆم کۆنتترۆل کۆنتترۆل ناکرا لەبەرەوە شاعرێک هاتووە ڕخنە لە ئیسلامەکرێ یەدون ب500 عسجد فديت ما بالها قطعت في ربع دیناری دەسێ بە 500 دیناری ئاڵتونی و عەسجەت ئەو کاتە بووە فیدیە هەبێگە کەسێ دەستی کەسێ بڕێ بە 500 عەسجەتی ئاڵتونی باتێ یعنی ڕێژەکە زۆر ئەڵێ بۆچی بۆ ڕبع دینارێک ئەبێ بقرتێن لێم دەسا ئیمامی شافعی وەڵامیاتەوە فەرمێ عیز الأمانة ئەغلاها شکۆی ئەمانەت ئەم دەستەی گران کردووە تۆ کە ئەچی دەستێک تەلەفەکەی ئەیبڕی پێویستەکە دیەکەی بریتێ بێت لە 500 عەسجەتی ئاڵتونی وذل الخيانة أو أرخصها ذل الخيانة فافهم حكمة الباري أوش كان رخيصي كدوا سوكي كدوا زليل رسواي كدوا هي أو خيانتها كابيل ربع دينار كي أعطوني أو دستا بقرتين ده جايك خالي كترمان هي أوش كبريتي لا عدل دادقري أو هل مجالي مالا كابي إنسان دادقر بيه لبريوبري دادقر بيه لمجالي توزيع مالا ده صلاة دارية دادقر بيه مديري كومبانيا دادقر بيه باوشين وصدقية لبخشين وصدقة أجرشتانية جانا زور باشا دست خوش ما مسايمة بون زوري قسمان لسر هو كرد وضروريش بو يعني أكري ماوي كما ومانا توزيق بخيرائي باسي مقاصدي شريعة لمجالي تطبيقي چوارچێوەی ئوسرەیە با بڵێ چۆن ببینینەوە بۆ ئوسرە ئیسلام تەنزیمی کردووە علاقەی بینی هەردوو ڕەگەزەکە طبعاً پیا و نیو مرۆڤە ئافرەتیش نیو مرۆڤە بە هەردووکیان مرۆڤێک تەواوەکەن ئەم پەیوەندیە مقدسە کە ئەمەش پیرۆزە وجعل بينكم ومن آيات خلق لكم من أنفسكم أزواجا تسكنوا إليها لآياتي خواي بيرودگار هشت آياتي خواي بيرودگار بين نزيك معنا خاتو الأخوات شكل الأخوات نزيك ما كاتو كواتا بيروزة بويا علاقة مقدسة بويا الزواج داناوا وهروها التعدد شي حلال كردوها بتشي بو بمرجي خوي بمرجي كان خوي تعددي حلال كردوها باراستني خيزان لچن شتيكوا لچن رقيكوا إسلام هاتووە خێزان ئەپارێزێ زەواجی حەڵال کردووە باشە شذوذ علاقاتی نامەشروع هاوڕەگەزبازی ئەم شتانەی هەموو زیان لە خێزانەدا نەوە خستنەوە وەچە خستنەوەی پاراستۆ پارێزگاری لێکردووە بۆیە ئیسلام لە ئیسلامی ئینسان بێ وەچە بخاتەوە نێربازی و ئەم جۆرەشتانە علاقاتی ناشرعی ژن و پیا و ژن و ئەم جۆرەشتانەوە هەروەها زیندە بە چاڵکردنی کچان و هەروەها ئیجهاف واتە لەباربردنیشی حرام کردو ئیلا بۆ بە ئامانجێکی دیاری کراو نەبێ مافەکانیشی هەمووی دیاری کردووە پاشان سەکەنە و ڕەحمە و بەزەی و سۆزی لە نێوان ژن و پیاوانەکانە دروست کردووە پاشان هەوڵی داوە کە نەسەب بپارێزرێ ئینسان ئەبێ نەسەبی بۆ باوکی بێ بۆیە تەبەنی حرام کردووە ئاینی پیرۆز ئیسلام پاشان بە خێزانەکان ئەڵێ دینداری لەناو خێزانەکانتانە بپارێزن دینداری لەناو خێزانەکانتانە بپارێزن قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارا وەقودوها الناس والحیجارە ئەبێ باوک هەوڵ بە ئەم دینداریە جوانەیەکە بپارێزێ بەڵام ئەگەر هەر مەجان نەبوو هەر نەکرا نوح لەگەڵ کوڕەکەیە پێکەوە بوون وانە لوت لەگەڵ خێزانەکەیە فرعون لەگەڵ خێزانەکە ئیبراهیم لەگەڵ باوکیاکە ئەمە جاری وا هەیە کە تۆ ناچارەبی اختلافی دینیژە بێ لە خێزانێکە لە حاڵەتی چیە ناچاری و ئیختیراریە نابێ بکرێ بە کێشەیە و کێشەیەکی زۆر گەورە ئەمە طبعاً بەو شێوازە بۆ جاری وایە چارێ ناچارە کەسێک کوڕەکەی لاسارە ئەڕوا بە شێوازی یەکسە بڵێ من ئەیکوشم و من دەرێکم و من پەلامارەیەم ئەوە گرنگکەم لە چوارچەوەی مەقاصدی شەریعی تایبەت بە خێزان بەڵێ بەڵێ ئایا ڕێگەی داوە کە جۆرێک لە پیا و سالاری ینی مافی زیاتر بدا بە پیاوەکە لە چوارچەوەی خێزانە و کەمتر بە ژنەکە مەسەرەن وەکو دەسەڵات وەکو بڕیار وەکو ڕێخستن چوزانم وەکو سەرف و کڕین و ئەو چۆنە بۆی چۆنە قیوامەی هەیە پیا بیما ئەنفەقو بۆ قیوامە هەیە چونکە نەفەقە هەیە بۆ قیوامەی هەیە چونکە پیا و بەهێزە بۆ قیوامەی هەیە چونکە پیا و ڕووبەڕووی کۆسپ و تەگەرە و بەرپرسیارەتی ئەم حاڵەتانی هەیە لە ماڵە
عموما ئەگەر شتێک ڕووبە مەترسیەک ڕووبە پیا و زیاتر پەلامارەیە ینی هۆکارێکی جەستەیی هەیە هۆکارێکەوەی هەیە کە نەفقەیە لە هەندێک ماڵە قیوامە بۆ ئافرەتەکەی بۆ چکە پیاوەکە توانای نییە ئافرەتەکە تواناییە ینی لە هەندێک ماڵ ئێستا پیا نەخۆشە قیوامی چی بمێنێ چۆن بایەق بە ماڵ بە هەندێک ئافرەت هەیە لە وڵاتی خۆمانە بەڕێوەبەرایەتی قوتابخانەیەکەکەن ڕەنگە دەیان پیا بچن وەکو نتوان بەڕێوەبەرایەتی قوتابخانەیە بکەن هەندێک ئافرەت هەیە زۆر ینی قیوامە ڕەبتە بە قودرەتی ئینسانەکەەوە قیوامە معنای وان نیە شەلم کوێرم ناپارێزم ئیتر احترام بە بارودۆخی خێزانەکە ینی ئێمە ئامانجەکەمان ئەوەیە کە بڵێن ئەو شتێک کە تۆ بە زۆرەملەیەکی وەرە قەنەعەتی پێ بکە بە کوڕەکەت بە خێزانەکەت بە دەوروبەر بە دراوسەکەت ئەمە ئامانجەکەی ئێمە لەبەرەوە قیوامە بەو شێوازەیە پاشان خاڵێکی تر کە مؤسسەی ئوسری پێویستە پێ بپارێزرێ بریتە لە تەعاون و هاریکاری لە نێوان ئەفرادانی تاکەکانی خێزان سیلی ڕەحم پەیوەندی نێوان یەک چەند خۆشە ئەم پەیوەندیە جوان بێ لەسەر ئاستێکی دروست بێ پاشان خاڵێکی تر بریتە لە ڕێخستنی جانبی دارایی لایەنی دارایی خێزان لایەنی دارایی وەکو مارەی ئافرەت وەکەوەی کە ئافرەت سەربەخۆیی دارایی هەیە ئافرەت یعنی زۆر لە خێزانەکان بەداخەوە کێشیان چییە کێشیان ئەوەیە ئەڵێ خێزانەکەم مەعاشخۆر و پارە نایە پارەکە سەرفکە کاکە بۆ نێ پێ سەرفکەی نەفقەی خێزانەکە لەسەر تۆیە نەفقەی مناڵەکانش لەسەر تۆیە ئافرەتەکەش ئازادە لەوەی ئەو پارەی چی لێکە بەشی ماڵی باوکی لەیە سەرپێکا بۆ مناڵەکان بەشی تۆ ئەیە بۆیە سەربەخۆیی هەیە ئافرەت لە بواری داراییە پێویستە کە زۆر میلە نەکرێ لە مەسەلەی میراتە جاری وا هەیە بە ئافرەت نادرێت زۆر بەداخەوە لە کاتێکە مافی خۆیەتی ئافرەت لە هەر ئاستێکا بێ کە میراتەکەیە پێویستە پێ بدێ ئەمە ئیسلام بۆ مەقاصد لە بواری خێزانە ئەم ڕێگانی گرتوتە بەر بابەتێک کە هەر لە چوارچەوەی خێزانە زۆر سەرنجی نەیارەکانی لەسرە بابەتی بەشودانی کچە لە چوارچەوەی خێزانە کەوترێ ئەمە لە دەسەڵاتی باکوولایەتی زیاتر بۆچی ئەوە نەخێر پێچوانێ وەلی ئەمر بێگومان وەلی ئەمر ئەبێ ڕازی بێن بەڵێ یەک ڕوودا و بگەڕینەوە هەر بە کورتی بەریرە کەنیزەکێ بوو مۆغیتش کەنیزە عەبدێ بوو ژن و مێرد بوون لەگەڵ یەکتریە دوایی ئازادکران کە ئازادکران بەریرە وتی من بە خێزانی تۆ نامێنم تەلاقی وەرەگرم خێزانی تۆ نام ئەی مۆغیت تۆم بەدڵ نییە دوایی مۆغیت چوو بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی یا رسول الله بەریرەم خۆشەوێت ئێستا کە ئازاد بووین ئەڵێ خێزانی تۆ نامێنم تکایەکم بۆ بکە وتی باشە بەستە چاو نادی بە شوێن بەریرەیە هات وتی ئەکرێ داوا لێ بکەم کە وەکو خێزانی بمێنی تۆیە وتی یا رسول الله ئەمە ئەمرە یا شەفاعەتە ئەمە ئەمرم پێکەی یاخود تکایە فەرمووی من تکا لێکم شفاعەتە فەرمووی نایکەم تۆ ئازادی بە خێزانی نامێنەوە فەرمووی تۆ ئازادی پێغەمبەری خوا ساسم کە وەلی ئەمری ئومەتە بووە هەمووانە شتەکەی خۆی نەسەپاندووە باوەک بۆی نییە وەڕەوا نییە کچی خۆی ئیجبار بکە لەسەر زەواجکردن بە کوڕێک ئەمەش بە تێگەیشتنی شەرعی بزانێ بە تێگەشتنی شەرعی بەڵێ بە تێگەشتنی شەرعیە جاری وا هەیە ئەم ئافرەتە حەزەکە شوبکە بە کەسێک ئەم کەسە پەسەند نییە ئەخلاقی جوان نییە ئەم باوکە با تێگەێنێ کچەکەم ئەم کوڕە باش نییە ئەم کوڕە ئاوایە دایکەکە هەوڵێکی لەگەڵ ئەگەر حەزی کە خۆ لە وڵاتی خۆمانە کەمتر ژوایە ئافرەتەکان شەرمەکەن جاری وایە تۆ پێ ئەڵێ شوەکەی بۆ کوڕە لە ڕووین هەیە وەڵام باتەوە ئێمە جاری وا هەیە کەچین کچێک مارا بڕین هی دۆستێ خزمێ کەسێ خۆشەویستە ناسیان شەرمەکە ئافرەتەکە ئێستا وردە لەوانی تۆزێ باش بێ جا لەبەر ئەوە وەلی ئەمر بۆی نییە هیچ کەس کچی خۆی ئیجبار کا لەسەر زەواجکردن بە کەسێکی تر زۆر باشە دەستخۆش با لە مەجای ئومەیە لە مەجای ئومەتی ئیسلامیە ئێمە مؤسسەیەکمان هەیە لە ئیسلامە پێوتی ئومەت ڕێخستنی ئەم دامەزراوەی پێویستە کە پارێزگاری لێ بکرێت پاراستن لە کیان و قەواری ئومەتی ئیسلامیش ئەمەش پێچەوانە و دژ نییە لەگەڵ بوونی کەمینە ئاینی و نەتەوەی و زمانەکانە لەناو ئێمەیە هەیە زمانی کوردی نییە شتێکی ترە هەیە دینی ئیسلامی نیە شتێکی ترە هەیە قەومیەتێکی ترە وەکو تورکمانە عەرەبە ئاشوریە کلدە نازەم ئەم جۆرە یەزیدیە ئەمانە متەنافی نییە ئەمانە ئەتوانن پارێزگاری بکەن لە خصوصیات و لە تایبەتمەندیەکانی خۆیان ئەمە شتێکی بەڵگەنەویستە پاشان شەریعە پێویستە کە سیادەی شەریعە پارێزرا بێ لە کۆنا مامۆستا عەباس حاکم دەسەڵاتدار ئەگەر زەرەرێکی بووە بۆ خۆی بووە بەس بەڵێ خۆی فاسق بووە فاجر بووە زەرەکەی بەس بۆ خۆی بووە بۆ خەڵکی نەبووە بەس لە ئێستەیە ئەگەر حاکم
گەندەڵ بێ زەرەری بۆ هەموو ئومەتەکە هەیە. بۆیە پێویستە لێرەوە مەقاسیدی ئیسلامی لە کۆ ناوتراوە ئەگەر حاکم و دەسەڵاتدار خەلەلیشی هەبێ لێی گەڕێن بۆ زەرەرەکەی بۆ خۆیەتی، بەس لە ئێستا زەرەرەکەی بۆ خۆی نییە. پێویستە کە گۆڕانکاری بەسەرا بکرێت، پێویستە کە گۆڕانکاری بەسەرا بیاندێت بۆ شێوازەیە. پاشان دادگەری لەناو ئەم ئومەتە پێویستە پێگەکانی دادگەری لەناو کۆمەڵگەیە پارێزراو بێ. لەمەوە عەدلێکمانەیە پێوتی عەدلی دەولی. عەدلی دەولی پێویستە پارێزراو بێ، یعنی نابێ ئێمە زوڵم لە ئومەتانی تر بکەین. بۆیە هەندێک لە فقەها وتویانە ئێمە ئەتوانین ئیتفاقی بکەین لەگەڵ ئەو ئومەتانی کە دراوسێمانن، ئەو قوارانی کە دراوسێمان هەر چۆنێ بن. سەرخەسی کە یەکێکە لە فقەهای حەنەفی ئوسولیە لێرە زۆر جوان ئەڵێ نە ئێمە لەگەڵ کەسێک کە ستەمکار بێ و دراوسێمان بێ، دەسەڵاتێک کیانێک قوارێک ئیتفاقی لەگەڵا ناکەین. بۆ ئەم ئیتفاقی ئەمە ئیستیغلالەکە بۆ زوڵمکردن لە ڕەعیەتی خۆی و لە ژێردەسەکانی خۆی لەگەڵ میلەتەکەی خۆیان. بۆیە عەدل و دادگەری لە مەجالی ئومەتە زۆر زۆر پێویستە. ئەو جار مەجالی ترمان هەیە، نازانم کاتمان چەند ماوە بە خێرایی لەم 5 دقەیە بتوانم مەقسەدێکی ترمان هەیە لە مەجالی ئینسانیەتە. ئاینی پیرۆزی ئیسلام بایەخی زۆر یا بە ئینسان. ئینسان سنتەرە، ئینسان مەرکەزە، وەکو ئینسان خۆی ئەبێ پارێزراو بێ. ئەو 5 مەقسەدەی لە سەرەتاوە کە ئەحکامی کە مەقاسیدی کولیە یا ضروریاتی خەمسە بۆ تاکەکان هاتووە، بۆ تاکەکان دیاری کراوە کە پارێزگایی لێ بکەن. لە مەجالی ئینسانیەتە ئێمە بە چەند شتێک مەقسەدەکانی ئیسلام بەرجەستا بێ. یەکەمیان تەعارفە، پێویستە یەکتی بناسین، ئینسانەکان مافی ئەومان یەک بناسین. من بچم بۆ سین، کابراایکی سینی بێ بۆ ئێرە، تۆ بچی بۆ ئەمریکای جنوبی، ئەوانی ئەمریکای جنوبی، ئاشنا ببین بە یەکتی، لە کولتوری یەکتی، لە هەڵسوکەوتی یەکتی، لە ڕۆشنبیری یەکتری. ئیسلام ڕێگە ناگرێت لەوەیەکی لە تەواصل لەگەڵ کەسێک نەک ڕێگە ناگرێت، بەڵکو هەمانەدا ئنا خەلەقناکم شعوبا وقبائل لتعارفوا. ئامان چییە؟ ئامانش تەعارفە، واتە ئاشنابوونە بە یەکتری و چاکەکردنیشە لەگەڵ یەکتریە. چکە تەعارف هەر یەکترناسی نییە، لتعارفوا لە عورفەوە هاتووە، لە معریفەوە هاتووە، لە چاکەکردنەوە هاتووە لەگەڵ یەکتریە. وأمر بالعرف یعنی چی؟ یعنی چاکەکاری لە خراپەکاری دوور بێتەوە. پاشان تەعاون، هاریکاری لەگەڵ یەکتریە. وتعاونوا على البر والتقوى، وتعاونوا على البر والتقوى. بۆیە ساڵی 1995 ئەزهەر لەگەڵ ڤاتیکان تەعاونیان کرد، پێکەوە کۆنگرەیەکیان بەست. دژ بە چی وەستانەوە، چیان حرام کرد؟ یەکەم ئیجهاض، دووهەمیان هاوڕەگەزمازی، یەکەمیان لە باربردنی منداڵ، دووەمیان هاوڕە. ئەمە شتێکی زۆر زۆر باشە کە ئێمە بتوانین تەعاونمان هەبێت لەگەڵ ئومەمی ترە، لەگەڵ شارستانەتەکانی ترە. پاشان ئەوی ترمانی خاڵێکی تر هەیە تەکاملە، واتە یەکتی تەواوکردن. ئێمە لەگەڵ ئومەتەکانی ترا پێویستە یەکتری تەواوکەین، هەمومان پێویستیمان بە یەکتری هەیە. ئەم حەزارەتەی کە هەیە حەزارەتی یەک ئومەت نییە بەتەنها، حەزارەتی هەموو بەشەریەتە. ئەم نانەی کە ئێمە ئەیخۆین ئەزانین چۆن بەرهەم هاتووە، خۆی هەمەی ئیسلام نییە، خۆی مەسیحی نییە، بەرهەمی هەموو مرۆڤایەتیە بە شێوەیەکی گشتی لەسەرتاوە. ئەم نانە بە هەزاران ساڵ قۆناغا تێپەڕیوە تا گەشتنەوە کە نانێک بکرێت. ئێستا ئێمە وەکو سەمونێک وەکو نانێکی خۆین، نەک ئەوە ئەم سیارێک کە دروستەکرێ، ئەم فڕۆکەیە کە دروستەکرێ، ئەم جلو بەرگە کە ئەیپۆشین، ئەم کە هەموو کەرەستە کە دروستەکرێ، بەرهەمی تەنها ئینسانەکانی ئەم سەردەمە نییە، بەڵکو هی هەمووانە. بۆیە لە حەزارەتی ئیسلامیە خەڵکی تر هەبوو موسڵمان نەبووە، بەڵام بەشدار بووە. ناظم لۆقا کاتبێکی مەسیحیە، جوانترین دەستەواژە وەسفی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەکارهێناوە. چەندین کتێبی هەیە کە وەسفی ئیسلامەکە، وەسفی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. معلەم چییە؟ کابراایکی مەسیحیە لە حەزارەتی ئیسلامیە خەڵکی غەیری ئیسلامیش بەشدار بوون. پێویستە ئێمە ئەمە دانی پیا بنین. خاڵێکی تر ئێمە لەسەر ئەوەی کە لەسەرمان پێویستە تەحقیقی خلافەت و جێنشانایەتیە بۆ خۆی پەروەردگار. لێرەوە خۆی پەروەردگار ئێمەی بۆ ستێشت قوڵقاندووە. یەکەمیان بۆ عیبادەت، وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. أم عبادتا يعني پرستش، هر شتێ جێگەی ڕەزامەندی خۆی پەروەردگار تۆ بیکە، عیبادەتا بۆ خۆی پەروەردگار. دووەمیان خلافەکە، فەرمێ وەستەخلەفەکم، جێنشینایەتی. خۆی گەورە ئێمەی لەسەر زەویدان نەداوە. بۆچی؟ بۆی کە زەوی ئاوادان کەینەوە بە ئەخلاق، بە هاریکاری، بە تەواوکاری، بە جوانی، بە پاکی، بە داهێنان، باشە، بە زیندوو ڕاگرتنی بەها باڵاکان، بە خزمەتکردنی ئینسانەکان لە هەموو بوارەکانە. خۆی پەروەردگار ئێمە بۆ خۆ وەستەعمەرەکم،
پاشان ئەفەرمێ بۆی سەرزەویی لێ بکەن سەرزەوی ئاوادانکەینەوە بۆ ئەم سێمە بەستە خۆی پەروەردگار ئینسانەکانی خۆڵقاندووە هەر کاتێک ئینسان ئەو مهمەی خۆی لە دەستدا تووشی کە ئابە و خەم و خەفەت دێت هیوایەت لە ژیانێکی قورسایە بۆ لە ژیانێکی قورسایە گەشتۆتە ئەو ئاستەی کە ئەڵێ من خۆڵقێنراوم مهمەیەکم هەیە ناتوانم ئەم مهمەیە بەجێ بگێن بەچێ خۆی ئینتیحارەکەت زۆر باش لە کۆتایی ئەو پرسیارە بکەم و کۆتایی بە بەرنامەکە بهێن بە تەطبیقکردنی مەقاصدی شەریعە لە هەموو مەجالەکانی فەرد و ئوسرە و ئومە و ئینسانیە باشە ئێمە توانین ئەو کاتە بە کامڵی و پێکەوە با بڵێن کۆمەڵگایەکی ئیسلامی حکمێکی ئیسلامی با بڵێن ئومێکی ئیسلامی پێک بێنین بە تەرەکردنی هەریەک لەمانە گرفتی گەورەمان تەرەکردنی هەریەک لەمانە کارەساتێکی گەورەیە لەم سەردەمەیە ئاسان نییە ینی ئاسان نییە ئەمەی کە ئێمە باسمان کرد ئەگەر بێت و ئەمە جێبەجێ بکرێت لە هەموو مەجالەکانە هەموو ئەبین بەبرا یعنی مسلمانێک لەگەڵ مەسیحیەکە مەسیحیەک لەگەڵ جوولەکەیەکە نەک سەهیۆنیەکە یعنی ئەتوانین هاریکاری یەکتی بکەین و تەباییە بکوێتە بینمانەوە ئەتوانین ئاشتەوایی جیهانی بەرقەرار بکەین بالمناسبە ئێمە شتێکەیە لە بابەتی منەظەمەی حقوقی ئینسان هێوانە جارنامەی گردردونی مافی مرۆڤەیە ئەم مافی مرۆڤە هەندێک مسلمان هەیە زۆر بەداخەوە گرفت و کێشەی گەورەمان بۆ دروست دەکات بەوەی کە ئەڵێ ئەوە هینی کوفرە و هینی ئیسلام نییە و کاکە هەر شتێک لەگەڵ دەقەکانی ئیسلام و مەقاسیدی ئیسلامیە تێک نەگیرێ هی ئیسلامیشە هیچ فەرقێک ناکە بۆیە هەموو ئەوانی کە دژ بە بەندەکانی ئیسلام ناوەسێتەوە ئەوە مافی خۆمانە یەکێک لە مافەکان لە مەجای ئینسانیە لە بیرمنە چێ باسی بکەم زۆر گرنگە ئەوش داوای ئیسلامی کە بگاتە هەموو ئینسانێک بۆ چونکە داوای ئیسلامی تەشویق کراوە زۆر بەداخەوە تەشویق کراوە لەلایەن هەندێک لە مسلمانان خۆیانەوە تەشویق کراوە لەلایەن نەحەزانی ئیسلامیشەوە بەتایبەت لە ڕۆژئاوا لە نەرویج ئافرەتێک بەداخەوە کە لە مجتەمەعی ئیسلامی ڕۆشتۆ چۆ بۆ ێجا نازەم ئیلتیزام ئیسلامی چۆن بووە لە مێردەکەی جیابەوە بۆچی بۆ ئەوەی کە ئەو شوقەیەکی هەبێ ئەم شوقەیەکی هەبێ دانێکیانێن بکرێ بۆ $200-300 مانگانە بەڵام لە شەر ئاجیانە بوونەتەوە بەس لە مەحکەمەی ئاجیا بوونەتەوە ئەم غەشایان کردووە لەبەر ئەوە دوایی ئافرەتێک هەستاوە دکتۆرای هێناوە لە نەرویج هاتووە دکتۆرای هێناوە لە مەجای چییە ئەو ئافرەتانەی هۆکاری تەلاق لای مسلمانان لە مجتەمەعی نەرویجیە لە میا دکتۆراکە هێناوە گەڕاوە چۆ بۆ شوقەیەک لە مسلمان عنوانەکانیان هەیە لە مەحکەمەوە عنوانەکە ژمارە تەلەفۆنەکەی تویتێتی دێم بۆلات بۆ لایم ئافرەتێک کە تەلاقی وەرگرتووە هەندێک پرسیارمێ باشەکە چێ سەیرەکە حامیلێ ئەڵێ باشە خۆ تۆ متەلەقی دەمێکیشەوە 1-2 ساڵێک کە تەلاقی وەرگرتووە چۆنەوە حامیلەی باشە بە پێی شەریعەتەکەی خۆتان ئێستا ئەبێ بکوژیت ڕەزم بکرێت ئەوش بۆ ڕوونەکاتوانێت لەبەر ئەوە بووە وەڵا ئێمە شتێکی ئاوە بۆ ڕوون بۆتەوانێت ئەمە تەشویهی ئیسلامەکە لە وڵاتان کەندێک کە فتوایان بۆ دراوە کە بچین دزی بکەن لە سوپەرمارکێت و لەکوێ ئەمە غەشە ئەم غەشە لە مسلمانێ جائیز نییە لە نامسلمانێ جائیز نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە جەنگا بوو یەکێک لە مەککە وتی ئەچم بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم هیجرەتەکە مسلمانە بن گرتیان قوڕیشەکان گرتیان دوایی وتیان دە باشە ئازاد دەکەین بچۆ بۆ لای بەس بە مەرجێ لە شەڕەکەیە بەشدار نەبی لە دژمن وتی باش کە چوو بۆ ئەوێ ویستی بچێ بەشدار بێ وتی یا ڕەسوڵ الله وادەم داوە بە قوڕیش کە من بەشدار نەبم وتی بەشدار نەبیت لە شەڕەکە دژی خوشەکە مەسکی ئاهدە داوە ئیسلام کەسێکی ئاوایە دەبێت ڕازگۆ پاک خاوێن هاریکار دڵفراوان زۆر بەڕێز دکتۆر یاسین حەسەن پسپۆر لە سیاسی شەرعی سپاس کە لە ماوەی دووە ئەڵقەیە بە جوانی باسی مەقاصدی شەریعە و لە مەجالی تەطبیقی مەقاصد لە مەجالەکانی فەرد و ئوسرە و ئینسانیەتە بۆت باس کردین سپاس دەکەین سپاس بۆ تەشیرینەکان سپاس بۆ ئێوەش بۆ بیرەنانش سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ بینەرە بەڕێز و خۆشەویستەکان تا بێگەیشتنەوەی تر هەمووتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان